کۆمەڵی ئیسلامی لە ڕێگەی کاندیدکردنی ژمارەیەک ئافرەتەوە بۆ پەرلەمانی کوردستان دەیەوێت داکۆکی زیاتر لە مافی کچان و ئافرەتانی هەرێمی کوردستان بکات. دڵسۆز مەحموود کاندیدی ژمارە 9 لیستی 194 کۆمەڵی ئیسلامی دەڵێت ئەوان وەک ژنانی ناولیستی 194 لە ژیانی ڕێکخراوەییاندا بۆ یەک چرکەش لەوە شێرکردنەوەی ژنان و داکۆکی لە مافەکانیان و ڕوونکردنەوەی ئەرکی سەرشانیان ڕانەوەستاون. دەژڵێت بەرلار شتێک پێداگریمان لە پەروەردە و خێزان و مافی ڕەوا بۆ و توێژەی کۆمەڵگا کردووەتەوە. بەردەوام وتمانە پەروەردە خێزان مافی ڕەوا ئەوەی لە دروشمەکانی ڕێکخراوی ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی، یعنی هیچ نەبێ ئەگەر هیچ دەسەڵاتێکمان نەبوو بێ لە ڕووی مادیەوە هاوکاری خەڵکمان کرد بێ یەک لەحزەش نەوەساوین لە هۆشیارکردنەوەی خەڵکی لەوەی کە تۆ ئەمە مافەکەتە بەس لەگەڵ ئەوەش هەر مافی ئەوەمان فێر نەکردوم بڵین تۆ هەر داوای مافی خۆت بکە. خوشکە ئازیزەکانم ئەمەش ئەرکەکەتانە، تۆ ئابەم شێوازە بێ تەعامل بکەی ئەبێ ئاواش داوای مافەکانی خۆت بکەی. نەمانوت وەکو هەنێ خەڵک دروشمی گەورە گەورە بەرزکەنەوە بڵین ئافرەتان و پیاوان ئەبێ یەکسان بن. زۆرجار لەو یەکسانیە ئێمە زیانمان پێیەگە. داوامان کردووە یعنی بەردەوام بووین لە هۆشیارکردنەوەی ئافرەتانی کوردستان چونکە ئێمە سوپاس بۆ ئەخوا لە هەموو شار و شارۆچکانی کوردستانە هەین، هەر هەمووشمان یەک بەرنامەمان تەطبیق کردووە ئەوەی کە ئافرەتان هۆشیار بکەینەوە بڵێن ئەمە مافەکەتە ئەمەش ئەرکەکەتە خوشکە ئازیزەکەم تۆ بەم شێوازە تەعامل بکە لەگەڵ دەوروبەرەکەی خۆتە. کاندیدی ژمارە 9 لیستی 194 کۆمەڵ ئاماژە بۆش دەکات نایەوێت بەڵێنی گەورە و بریقەدار بدات و دەڵێت چالاکی ڕابردووی نوێنەرانی کۆمەڵ لە سەرجەم بوارەکاندا دیار و لەبەرچاوە. ئەوەش دەڵێت بەکردار و واقعیانە بەردەوام دەبین و لە داهاتووشدا زیاتر کار لەسەر باشکردنی ژیانی ئافرەتان دەکەین. پشتیوان بەخوای گەورە زۆر خۆم پاراستۆ لەبەرەوەی کە بەڵێنی زۆر گەورە بدەم، ینی بەڵێندان زۆر قورسە لە لای من زۆر جاریش ئەو ڕخنەیەم ئاراستەکرێ بۆچی بەڵێنێکی ئابوو شێوازە نیە بڵێ ئاواکەم لە پەرلەمان ئەڵێم وەکو چۆن لە ڕابردووە سوپاس بەخوا هەتا پێمان کرابێ بە عەمەلی ئیشمان کردووە ئینشاءڵڵا لە داهاتووشە هەر بۆ شێوازە بین وەکو خوشک و برا پەرلەمانتارەکانی پێشومان لە هەر پێگەیەک بوو بن تر پەرلەمانتار بوو بن لە هەر شوێنێک ئەم حکوومەتە ئەمە کەسێکمان بوو بێ سەلماندومانە بۆ خەڵکی. لەگەڵ بەردەوامی و کارکردن لە بوارەکانی ژنان و ئافرەتاندا و خزمەتکردن بۆ توێژە کاندیدی ژمارە 9 لیستی 194 کۆمەڵجەخت لە بەگژاچوونەوەی گەندەڵی و ستەم و نادادی دەکاتەوە. هەر بۆیە داوا دەکات ژنان بە تایبەتی و وڵاتیان بەگشتی متمانیان پێ ببەخشن تا لە داهاتوودا زیاتر داکۆکی لە مافەکانیان بکات و پەرلەمان بکاتە سەنگەری بەرگری لە داواڕەواکانیان. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.